بێگومان باس لە موچە دەکەین ئاهندەی موچە چی لێدێ ئێستا تۆی هاوڵاتی تۆی فەرمانبەر شەش موچەت لای حکوومەتی هەرێمی کوردستانە موچەی مانگی حەوت هەشت نۆ دە یانزە دوانزە خەریکە پەنجە نامێنێەوەنە ئەم حکوومەتە قەرزاری موچەی خەڵکە شەش موچە لای حکوومەتی هەرێمی کوردستانە چەند مانگ ماوە بۆ سەری ساڵ دوو مانگ ماوە بۆ سەری ساڵ ئەم موچانە چی لێدێ چۆن دابەشەکرێ چارە نووسیان چی دەبێ ڕێککەوتنەکەی هەرێمی کوردستان و بەغدا تاکی بەردەوام دەبێ گفتوگۆی ئەم پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووتری وەزارەتی دارایی عێراق دکتۆر سڵاوت لە بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان دکتۆر با لە ڕێککەوتنەکەەوە دەست پێ بکەین جارێ هەناردەکردنەوەی نەوتی هەرێم لە ڕێگەی بۆریەکانی سۆمۆوە چۆن دەبینی؟ سپاس کاکەڕانکۆ سڵاو ڕێزم لۆ جەنابت و لۆ بینەرانی خۆشەویستی کەناڵەکەتان بە حەقەت ئەوەی کە کرا ئێستا ئەو ئیتفاقی کە کرا ڕاستە هەر ئێمە سێ لایەنمان هەیە هەر لایەنەی بە شێوەیەک ئیستیفادەی لەو ڕێککەوتنە کردیە هەرێمی کوردستان حقیقەتەن ئەوەی کە بەلایەوە مهم بووە مەسەلەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بووە کە بە گوێرەی ئەو ڕێککەوتنە ئەو موچەیە تا کۆتایی ساڵ دەبێ بەردەوام بی و ئەو موچەیە لەلایەن بەغداوە بنرێت ئەوە تەنها ئیسیفادەی هەرێمی کوردستانە ئیزافەتە تەبان لەسەر ئەوەی کە شەریکاتی نەوت دەست بەکار دەکەنەوە و نەوتی هەرێمی کوردستان دەکەویتە بازاڕی جیهانی بە تایبەتی ئەوروپا و هەردوو ئەمریکا ئەوە بەنسبەت هەرێمی کوردستان بەنسبەت بەغدا جەنابت دەزانی ئەوان زۆر ئیسیفادەیان لەو ڕێککەوتنە کردیە چونکە هەروەکو خودی سەرۆکۆزیرانی با بڵێن عێراق بەڕێ سوودانی لە تەغریدەکەی خۆی دەڵێ ئەوە ڕێککەوتنێکی مێژویی بوو چونکە لە یەکەمین جارە پاش 18 ساڵ ئێمە توانیمان نەوتی هەرێمی کوردستان بگەڕینینەوە لۆ خەزانەی دەوڵەت واتە لۆ ژێر دەسەڵاتی حکوومەتی فیدرال لە جانبی دووەم کە ئیسیفادەیان لێ کردیە لەو بۆریە نەوتە ئیسیفادێ دەکەن کە لە هەرێمی کوردستان هەیە ئیزافەتەن لەگەر نەوتی هەرێمی کوردستان ئەوان دەتوان نەوتی کەرکوچیش لەو بۆریە بنێرن لۆ ئەوروپا و لۆ ئەمریکا کە ئەوە دیسان تەسیل ئەمرێکی ترە لۆوان و بەدیلەکە گەرخواانە خواستا سبەی ڕۆژی هەر کێشەیەک لە بەسرە دروست ببی ئەوان دەتوانن ئیسیفادە لەو با بڵێن نەوتە بکەن. خاڵی سێم طبعاً ئەوان ئێستا حالیان جاران بە 120 ملیاری داهاتی ناوەخۆ موچەیان دەنارد ئێستا حالیان نزیکەی 600 ملیار دینار هەرێمی کوردستان با بڵێن دەداتە خەزینەی عامەی دەوڵەتی عێراقی چونکە مەسەلەی نەوتەکە جەنابت دەزانی ئەوان وەکو عێراق نەوتی سۆمۆ کاتێک کە نەوت دەفرۆشی بە 4 تا 5 دلار جاری وا هەیە لە خوار سعری برنت و ئێستا برنت 68 دلار تقریبا یعنی ئەوان بە 63 یا 64 دلار دەفرۆشن کاوەش پار ئیرادێکی زۆرە دیسان لە حکوومەتی فدرال دەگەڕێتەوە. جانبی سێم کە مستەفیدن لە مەوزوعەکە مەسەلەی شەریکاتی ئەجنەبی ئەو شەریکاتانەش ئێستا دەکەونەوە سەر پێجارێکی تر دەست بەکار دەکەنەوە و بە گوێرەی ئیتیفاقەکە 16 دلار مایوعادل 16 دلار طبعاً بەنەوت وەردەگرن کەوە زەمانە ینی نەوتەکە بوویتە زەمان لۆدانی پارەی شەریکاتی کە لە هەرێمی کوردستانیش دەکەن لۆیە على العموم ینی هەموو لایەنێک مستەفیدە هەر یەکێک بە شێوەیەک لەو ڕێککەوتنە. دکتۆر میدیاکارێک پرسیاری لە حەیان عەبدولغەنی کرد وەزیری نەوتی عێراق وتی ڕاچیە لەسەر هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان وتی نەوت هەناردن نەکرایەوە ڕادەست کرا ینی وا دیار بوو زۆر بە متمانەوە قسەی کرد زۆر دڵی خۆش بوو بۆی کە ینی لای خۆیان وا لە شەقامی خۆیان بگەێنن کە نەوتی هەرێمی کوردستان ڕادەست کراوە لە بەیاننامەکانی شاومان بینی دەڵێن 18 ساڵە چاوەڕێی ئەم ڕۆژە بووین ینی تۆ پێ دوایە نەوتی هەرێمی کوردستان ڕادەست کرا یان بە بازارکردنەکەی سۆمۆ دەیکا نازانی مەسەلەکەوان ئیسیفادەی دیانەوە ئیسیفادەی لێ بکەن لەبەر هەڵبژاردن کە نزیکە لە 11 و بە تایبەتی سەرۆکۆزیرانی عێراق دەیەوێت ئیسیفادە لەو دەستکەوتە بکا کەلەوانەوە ئیلا دەستکەوتەکە لۆ هەمووانە چاوت لێبی مەسەلەی ڕادەستکردن نییە چونکە ئەگە بگەڕینەوە لۆ ئەو قەرارەی محکەمەی با بڵێن ناوبژیوانی کە لە پاریس بوو
حکوومەتی عێراق وابزانم 4 یا 5 شکایەتی لە هەرێمی کوردستان کردبوو لە زۆربەیان دۆڕا تەنها لە یەکەکی بردەوەش بە گوێرەی دەستور مادەی 106 هەبوو لە دەستور کە بازرگانی کردن بەو بڵین دەکەویتە زمنی سیاسەتی بازرگانی دەکەویتە زمنی سەلاحیاتی حکوومەتی مرکزی لۆیە هەموو لا مستەفیدن ینی تەنها بەغدا مستەفید نییە ینی بەغدا با بڵین بە تەواوی مەوزوعەکەی نەبردیتەوە بڵین وەڵا هەموو شتێک ئێستا لای بەغدایە نەخێر هەموو شتێک لای هەرێمی کوردستانە وەسبەی ڕۆژەی ئینشاءالله ئەگەر هەرێمی کوردستان بەنەوەی دی گۆڕا ئێمە بنیە تەحتەکەمان جاهیزەوە دەتوانن خۆیان نەفتی خۆمان بفرۆشین لۆیە مەوزوعەکە وانە بەڵام ئەتو دەزانی دائیمان لە هەر ئیتیفاقێک کە دەکرێت هەر یەکێک محاولە دەکا بەنەوە عکرێکی بداتەوە کە زیاتر لە مەسلحەتی ئەوە باشە دکتۆر ئێستا بابینە سەرباسی خێروبەرەکەتی هەناردەکردنەوەی نەوت لە ڕێگەی سۆمەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان فەرمانبەری هەرێمی کوردستان 6 موچەی لای حکوومەتی هەرێمی کوردستانە ئەنی بە پێی لێکدانەوەی تۆ بە بۆچوونی تۆ ئەم 6 موچەیە چی لێ دێت لەم ساڵدا چەند موچە دێت ئەوەی کە دەمێنێتەوە چۆن چارەسەر دەکرێت وەڵی کاکەڕانکۆ تەوان بە جۆرێ و ئیتیفاقەکە تۆزەک با بڵین هەندێ نقاتی مبهەمی تێدایە و ئینشاءالله وەرەو نقاتەکان بچووکن بەڵام ئینشاءالله نابنەسەوەبی ئەوەی کە ئیتفاقێکە خوانە خواستاتێک بچی ینی دوو خاڵی تێدایە تۆزەک مبهەمە مەسەلەی نەوت کە کاتەکە تو لە جیاتی 16 دۆلارەکە دەدەیە ئەو شەریکاتانە ئەو نەوتە بە چەند حساب دەکەی لەسەرەوەانە بە سعری برێنتە بە سعریش فرۆشتنی سۆمۆیە بە سعری فرۆشتنی هەولێرە ینی بە چەند حساب دەکەی ئەوە ممچینە سوکە کێشەیەکە و سوکە کێشەیەکی تریش هەیە دوێنێ لەو برادرانەی با بڵین ئەپیکۆر جۆمان لێ بۆ ئەوانەی کە با بڵین ئەو وحدەی کە هی شەریکاتی نەوتی بەیەکەوە شتێکیان دروست کردیە وتیان ئێمە لۆ 30 ڕۆژ مەجالماندایە دوای 30 ڕۆژ مەجارێکی تر دەیندا دەریچین کە بزانین ئەو قەرزانەی کە لە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پێشترەوانە چۆن دەدرێتەوە عێراق دەیداتەوە چۆن دەیدەنەوە یان هەرێم دەیداتەوە ئەوانە سوکە کێشەنە ئینشاءالله نابنە مشکلە ئەسڵەن جارێ مشکلە گەورەکە چارەسەر کرا ئەویش مەسەلەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانە ئەوە وەکو با بڵین ئینسان دەبی دایمەن باسی هەموو شتێک بکایانە من تۆزێک وردم لە قسەکردن دایمەن دەبی باسی هەموو وردەکاریەکان بکەم ئەوە جانبەکە جانبی مەسەلەی مەعاش کاکە ڕانکۆ ئەمن دوێنێش گوتم ئەو برادەرەی کامیڕەمانەی ئێوە بلوزێکی پرتەقالی لەبەرە دوێنێش گوتم دوو موچەمان لە منتیقەی پورتقالیە دوو موچە لە ناوچەی پرتەقالیە زانی ئەتوەزانی لە ئیدارەی مەخاتر سێ ناوچەمان هەیە ناوچەی سەوز ناوچەی پورتقالی ناوچەی سۆر دەزانی ئەنجا ئەبن سەوزەکەم بە سلێمانی گۆ بە سۆرەکەم بە هەولێری گوت باشە لەوەوە نەبی ئەنجا ئەو سێ ناوچەیە دوو موچەمان ئێستا لە ناوچەی پورتقالیە لۆیە چار موچە مشکلەمان نابی ئینشاءالله ینی موچەی مانجی 7 و 8 و 9 و 10 ئینشاءالله مشکلەی تێدا نییە بە جۆرێ و ئیتیفاقیە تاوان بە جۆرەی ئیتیفاقیەکە بە قسە بە نووسین نا هەر 6 موچە دەوی بدرێەوە زۆر لە مەسئولانی ئێمە لە بەغدا ئەو قسە دەکەن بەڵام من وەکو محللێک وەکو یەکێک کە ئاگام لە وەزعەکانە کە دەزانم چی ڕوو دەدا کە دەزانم شت بەرەو کوێ دەڕوا وبناء لەسەر ئوسوسی علمی و ئەو معلوماتی کە دەست بەکەوی دوو موچەمان کەوتیتە منتیقەی پورتقالی لۆیە پێویست بەوە دەکا کە هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی دارایی لە هەرێمی کوردستان و بەرپرسە کوردەکانی بەغدا ئیش لەسەر ئەو دوو موچەیە بکەن لەگەڵ حکوومەتی عێراق لۆی بیگەڕینینەوە ناوچەی سەوز نەچیت خوانە خواستان نەچیتە ناوچەی سۆر ئەزانی لۆیە بەڵام 4 موچە ئینشاءالله هیچ کێشەی لەسەرەوە با ئەم 4 موچەیەش ئەمن ئومێدم زۆرە دکتۆر با ئەم 4 موچەیە بەڵام هەر ئەوەی هەیە بەڵێ با ئەم 4 موچەیە ڕوونکەینەوە مەسەلەن موچەی مانگی حەوت ئەوە لەم 3-4 ڕۆژە دێت و دەچێتە سەرەتای مانگی دا موچەی مانگی هەشت هەندێک دەڵێن ڕەنگە 15 ڕۆژی سەرەتای مانگی دا ئەویش بێت موچەی مانگی نۆ ئەمە 3 موچە لە مانگی 11دا احتیمالە ینی موچەی مانگی دا احتیمالە بکێتە مانگی 12ەوە ینی بەم شێوازەیە یانی تەواوەوە
خۆی طبعاان تەماشای ئەوان کە مانگانە موچە سەرف دەکەن ئێستا ئەوان لەگەر موچەی مانجینۆ موچەی مانجی هەفتی ئێمە سەرف دەکەن وایە بزەبت لەگەر مانجی دای خۆیان موچەی مانجی هەشتی ئێمە سەرف دەکەن لەگەر موچەی مانجی یازدەی خۆیان موچەی مانجی نۆی ئێمە سەرف دەکەن لەگەر موچەی مانجی دوازدەی خۆیان موچەی مانجی دەی ئێمە سەرف دەکەن کەواتە ئەمە دوو موچە لە پاشین ئەو دوو موچە هەروەکو تازە بە جەنابتم گۆ لە منتیقەی پورتوقالیە پێویست بەوە دەکات کە بەڕاستی ئیشی بەجددی لەسەر بکرێت ئیجددی ینی قەزدم متابعی مستەمڕی لەگە بەغدا لەسەر بکرێت لەوەی بەڵکە بکرێت لە جەدوەلێکی زەمەنیدا بدرێت ئەو شوش موچەی هەرێمی کوردستان لەو چارمانگە بدرێت بە جەدوەلێکی زەمەنی اینجا چۆن تەرتیبی دەکەن لەگەڵ وەزارەتی دارایی عێراق چۆن تەرتیبی دەکەن لەگەڵ حکوومەتی عێراق بە کاملی ینی ڕئیسی وزەرای عێراق ئەوە دەمێنیتەوە سەر برادەرانی خۆمان هەم لە هەرێمی کوردستان هەم ئەو برادەرانەی کە کوردن لە بەغدا دەسەڵاتیان هەیە. دکتۆر ینی ساڵی دارایی دەڵێنی تر لە کۆتایی ساڵدا دادەخرێ ئایا ڕێگەیەکی دارایی هەیە بۆی کە لە ساڵی تازەدا ئێمە موچەی مانگی 11 و 12 وەرگین فەرمانبەرەکانمان بە گوێرەی قانون لە 25 دوازدە طبعاان دایمەن حساباتدا دەخرێت بەڵام لە سیویەکی دوازدە بە دوایی چون بە دواییدا دەخرێت ئەنجا نەخێر هیچ کەس دەسەڵاتی نییە ئەگەر هاتوو گەیشتی نەسیویەکی دوازدە خوانە خواستە موچەیەک یا دوو موچە نەدرابوو هیچ کەس دەسەڵاتی نییە نەڕئیسی وزەرا نەمەجلیسی وزەرا نەوەزارەتی دارایی هیچ کەس دەسەڵاتی نییە دەرەمەک دوای سیویەکی دوازدە سەرف بکات بەڵام ئێمە دەبێت ئەوەلەن 4 مانگمان لە پێش ئێستا ینی لەو 4 مانگەی کە لە پێشمانە ئافۆن 3 مانگ شتێک ینی چەند ڕۆژێک 3 مانگ و چەند ڕۆژەکە لەو 3 مانگ و چەند ڕۆژە مەحاوەلە بکرێت کە ئەو موچانەی کەمایە جەدوەلی زەمەنی لۆدا بندرێتەوەی نەفەوتێ و ئەگەر خوانە خواستە حکوومەتی عێراق بە گوێرەی معلوماتی من حکوومەتی عێراق مماتەڵە دەکات ئەمە زۆر بەرپرسمان هەیە لە بەغدا پار و پێراریش دەیان وت موچە نافەوتێ و دەنگ و بابە دەفەوتێ ئەگەر ئیشی لەسەر نەکەی خۆمەسەلە قسە نییە زۆر مەسوولی گەورەمان هەیە ئێستا لە بەغدا کوردە و دەڵێ هیچ موچەیەک نافەوتێ کاکە زەمانت چییە ئەزانی مشکلە ئەوەیە زەمانێک نییە لۆیە دەبێت ئیشی لەسەر بکەیت و متەئەخیری دوو موچە متەئەخیری دوو موچە لە پاشی ینی ئەنجا لۆیە دەبێت ئیشی لەسەر بکرێت و ئەگەر خوا نەخواستە وەزیری نەودوتی زەمان سەرف نەکران دکتۆر هەر لەسەر قسەی تۆ وەزیری نەودیان پرسی زەمان چێ بۆم ڕێکەوتنە وەڵا پێکەنی وتی خوا زەمانە ینی وەکو شتەکە دراوەتە دەستخوای گەورە ینی نووسراو نییە بە نووسراوە ینی بەدەمیە ئەوەی کە دەڵێن هەر 6 موچەکە بدرێ ناکاکەڕان کۆتەماشەی طبعاان خوا زەمانی هەموو شتەکە بەتاکید بەڵام بەتەکید ئەمە لە نووسراوەکان لە ئیتفاقیەکان ئەو شتانە نەنووسرایە ینی حەزەکەم بزانانی یان ئێمە لە ئیتفاقی ئەو شتانەی تێدا نییە لۆیە ئەمن دەڵێم دەبی ئیشی لەسەر بکەی ئیشی ڕۆژانە نەک ئیشی هەفتانە یان دەڕۆژدارێک نەخێر ڕۆژانە دەبی ئیشی لەسەر بکەی لەوەی جەدوەلێکی زەمەنیدا بندرێ 6 موچەکە سەرف بکرێ ئەگەر خوا نەخواستە گەیشتی نەسیویەکی دوازدە تەنها 4 موچەمان سەرف کرابوو دوو ماوە ئەوە تەنها یەک ڕێگا هەیە ئەویش ئەوەیە لە بودجەی ساڵی 26 چونکە ئێستا تا ئێستا بودجەی ساڵی 26 چاک نەکرایە لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە لە بودجەی ساڵی 26 دەبێ مادەیەکی مستەقل دابدرێ بڵێت ئیزافەتەن لەسەر بودجەی هەرێمی کوردستان ئیزافەی دوو موچە بکرێت کە هی ساڵی پێشووترە لە ساڵی 26 سەرف بکرێت چونکە بە قانون نەبی هیچ شتێک سەرف ناکرێت لۆیە ئەوە یاسای بودجە جەناب دەزانی یاسایە قانونە ئەگەر نەسەکی قانونیت لە ناو 26 دانا ئەو جە دەتوانی ئەگەر ئەو نەسە نەبوو تەواو هیچ کەس ناتوانانی وەکو پار ساری پار بە فکر دێ من گوتم کاکە موچە دەفەوتێ جەماعەت دەیان گۆ نافەوتێ بەڵام لە ئاخریش موچەیەکمان فەوتە ئەو سار خطورەت لەسەر دوو موچە هەیە بەڵامە من ناڵێم دەفەوتێ نەخێر ئەگەر ئیشی بەجددی و بە مستەمڕی لەسەر بکرێت بەغدا لە فکری خۆی بڵێ فکری هەیە کە بیخوات چاوت لێبی ینی ئەوە معلومەیە حەزەکەم معلومەیە بیدەمەتوها بەغدا لە بێشی خۆی داینایە کە دوو موچەکە بخوات و نەیدات بەڵام هەرێمی کوردستان و بەرپرسانی ئێمە لە بەغدا دەبێ ئیش لەسەر ئەوە بکەن دەبێ ئەو دوو موچەیە بدرێت
نابێت تەماتۆڵ بکات چاوت لێبی چونکە تەماتۆڵ سەبر دەدگەینتە نهایەتی ساڵ کە گەیشتێ نهایەتی ساڵە وەختەوە زیری مالیە زۆر بە ئاسانی پێ دەڵێ کاکە سەنەی مالی تەواو بووە من ئەو دەسەڵاتەم نییە هیچ پارەیەک سەر باشە دکتۆر هەندێک ینی ئەو زانیاریە گرنگ بوو کە دەڵی بەغدا دەوێت دوو موچە بخوا بەڵام دەبێ هەوڵی بۆ بدەین ینی بیرمان لە بەرنمەیەک پێکەوە ینی لەبارەی موچەی ساڵی ڕابردووەوە وتێت موچێک بۆ دوو موچە لە خورگی شێردایە بێت دەری بێنینەوە پێ دوایە سەژەم دوو موچێت لە خورگی شێرایە و ئەبێ دەری بێنینەوە توانین دەری بێنینەوە لە قورجی شێرە هێشتا نەچوویتە خوارێ چاوت لێبی لە ناو دەمی شێرە لە قڕگنا لە ناو دەمی شێرە هێشتا نەچوویتە قڕگ ینی مەجای تێدایە باڵێ ئەگەر ئیشی لەسەر بکرێ باڵێ مەجای تێدایە باشە دکتۆر بەپی ئەم ڕێکەوتنی کراوە بەدەر لە هەناردینە و تێرێمی کوردستان یەکێکتر لە خاڵەکان ینی 120 میلیارد دیناری مانگانێت لە نەرێمی کوردستانە بدرێ بە بەغدا هەفتەی پێشوو تەبێژی حکوومەت دوتی ئەم 120 میلیارە قورسە گرانە سەر شانی حکوومەتیش دەکەوێ ینی بۆ ئێمە کە بینێرین بۆ بەغدا وتی حەقی بەغدا نییە تۆزە وڵاتێن گومانیە لەمایە پێ دوای هەرێمی کوردستانیش ینی حکوومەت هێرێم ئامادە بێ ممانگە 120 میلیارد دیناریش بدا بە تایبەت بۆ نموناگەر 6 موچە بێ ئەمیژە بێ 620 میلیارد دیناری بنێرێ ئەزانی کاکەڕانکۆ حەزەکەم یەکشت بزانانی حکوومەت هەرێم ئەگەر بە فکرت بێ لە هی مانجی 6 کاتێکە موچەی مانجی 6 هێشتانە ناردرا بوو بەغدا داوای 120 میلیاری دەکرد بەڵام هەرێم گوتی ئەمە ئیمکانیتمان نییە 120 بدەین ئێمە دەتوانین 80 میلیارد بدەین ینی تا 80 تقریبا شتێکی وە دواتر حکوومەتی عێراق پێداگری کرد لەسەر 120ەکە ئیتر ناچار بووین لەبەر موچەی فەرمانبەران لەوەی موچەش زۆر نەفەوتێن 120 میلیارەکە بنێردرێ ئێستا مانجی حەوت کە ئەوان داوای 120 میلیاریان کرد حکوومەت هەرێم مباشرەتەن دووەم ڕۆژ ناردی ئەزانی حەزەکەم بزانی تاخیری نەکرد لۆ چونکە بەڕاستی پێت برێم لەسەر داهاتی نانەوتی ئێمە تووشی کێشەیەکی زۆر گەورە بووین لەگەڵ بەغدا کاتی خۆی ئەمن بەڕاستی دوو مانگ بوو قەرار بوو قسە لۆ هیچ تەلەڤیزیۆنێک نەکەم جەنابیش چەند جار تەلەفۆنت کرد بەڵام هەندێک جار هەندێک مەواضیع هەیە مەسئولیەتی ئەخلاقی و نەتەوەیی منە قەومی منە کە بێم قسە بکەم ئەزانی و من ناچار بووم لەگەڵ ئاوا بە تەلەفۆن قسەم کرد ئەو کاتە وتم برادرانی ئێمە دەبێت ئیش لەسەر ئەوە بکەن کاتێک کە قەراری مەجلیسی وزەڕای عێراقی دەرچوو لەسەر ئەوەی کە لەسەر داهاتی نانەوتی ناگەینە نەتیجە یعنی دوو مقتەڕەح هەیە مقتەڕەحی بەغدا و مقتەڕەحی هەولێر لۆیە باشترەوەیە کە بینێرین ینی مەجلیسی وزەڕای عێراق دەبواە وەزیرەکانی ئێمە بەڕاستی اعتراز بکەن و ئەوەی نەکەن چونکە منە وەخت داوام کرد کاکە ڕایگرن ئەو کتابە موسیبەتە بستە مەجلیسی دەوڵەت بستە مەجلیسی دەوڵەت قەرارێک دەرەچی و ئەو قسانەی من لە ئاوا تیڤ مایە دەتوانن پێش ئەوەی قەرارەکە دەربست پێش ئەوەی بڕوە کتابەکە داوا لە ڕئیسی وزەڕای عێراق بکەن کە ئەو کتابە نەنێریت لۆ مەجلیس بابین بەیەکەوە چانسێکی تر بدەینە هەردوو وەفد باشە پێک دکتۆر بەداخەوە ئەوە نەکرا ئەو کتابە مصیبەتە ئەنجومەنی دەوڵەت ئێستا مصیبەتەمان لە کۆڵ بۆیەوە ئیتر بۆ موچە پێویستمان بۆ نییە مەسەلەن ئەنجومەنی دەوڵەت قسە بکە و ڕای خۆیان بڵێن و ئەوانە کۆتایی پێهات ناوەڵا موسیبەتەکە ڕوویدا کارەساتەکە کاکە ڕانکۆ ڕوویدا ینی قسەی من وەرنەگیرەوە پێدەچی لەلایەن برادرانی ئێمە لە بەغدا نەیانتوانی ئەو کتابە ڕابگرن موسیبەتەکە ڕوویدا کتابەکە چوە ئەنجومەنی دەوڵەت و ئەنجومەنی دەوڵەت هەرچی قانون طبعا ئێمە مشکلی گەورەمان لە قانونی ئیدارەی مالی و لە قانونی موازنە هەیە کاتی خۆی جەنابت دەزانی ئەمن چەند لەسەر قانونی موازنەی 23 قسەم کرد زۆر برادریش گلەیانە کردەتولۆ ئەوەندە قسە دەکەی وتماخرەوە ماڵی کوردی خراپ کردی کاکەوە ئەنفالکردنی کووردە ئێستا ئاینەنشێت و قانونی ئیدارەی مالیش هاتە سەری ئەمن گلەییم بەڕاستی لەو برادرانەیە کە ئەو کات لە وەزارەتی دارایی بوون 2019 کە ئەو قانونە دەرچوو وە گلەییم لەو برادرانەیە کە قانونی نەو ئەندامی پەرلەمانی عێراقن چۆن لێگەڕان کە قانونی ئیدارەی مالی بەو شکرە دەربچی کە حسابی هەرێم بکات وەکو محافظەیەک یعنی لە قانونی ئیدارەی مالی لە هەموو برگەکانی کە مرتبطە بە محافظات و هەرێمی وەکو محافظەیەک حساب کردیە ئەنجا لە مادەی 29 بە شکلێک نووسیتیان کە بابرینجیهاتی یاسایی دەتوانن هەر کەس دەتوانی لە مەسلحەتی خۆی
با بڵێن تەفسیری بکات ئەزانی ینی زۆر بە خراپی نووسرایە ئەنجا ئەوان اعتیمادیان کردە سەر ئەو قانونی ئیدارەی مالی و قانونی موازنە گەڕانەوە سەر ئەوەی دەڵێن بە شکلێک ینی ئەو 5-6 بڕگەی کە نووسیتیان بەڕاستی پێت برێم نەک زۆر دژی هەرێمی کوردستانە ینی بەو حسابە بی ئێمە وەزعمان زۆر خراپە بی چونکە حتا گومرگ کە ئیتیفاقمان کردبوو لەگە بەغدا 50% بەغدابی 50% هەرێم بی مەجلیسی دەوڵەت لە بڕگەیەک نووسیتی گومرگ داخلی مەنافزی حدودی نابی و دەبێت گومرگ و باز هەر هەمووی 100% بگەڕێتەوە لە عێراق سیر کە وەزعەکە زۆر خراپە بەڵام تا کۆتایی ساڵ وا پێدەچی کە حکوومەتی عێراق بە 120 ملیارەکە رازی بی و حکوومەتی هەرێمی کوردستانیش بە 120 ملیارەکە رازیە حەزەکەم بزانی چونکە هیچ ڕێگایشی تر لە بەردەممان نییە چونکە گە بگەڕێنەوە سەر با بڵێن ڕێی مەجلیسی دەوڵەت بەڕاستی ڕێیەکی خراپە و زۆر دژی ئێمەیە ینی 120ەکە زۆر باشترە لەو ئەنجا ئەوە بەس یەک مشکلی هەیە لە مستەقبل کە من دەمگۆ لێ نەگەڕێن بڕوا چونکە هەر ڕئیس حکوومەتێکی تر بێت دەتوانی پێی وە چەلب ببی و بی کاتە ماڵ لەسەر هەرێمی کوردستان ئەوە دیسان کێشەیە بەڕاستی بەڵام بە هەر حال ئینشاءالله ئیمساڵ ئەوە نابیتە کێشە بە تەسەووری من نەوتەکە و 120 ملیارەکە کافیە لەوەی کە هەموو موچەکانی ئەو ساڵ بێت باشە دکتۆریانی ڕێکەوتنەکانی ئایندەش پێ دوایە هەر بەرمەبنای ئەمە تازە دەکرێتەوە چونکە قسەیەکیش هەیە لە نێو خەڵکدا دەڵێن هەرێمی کوردستانیش حکوومەتی هەرێمیش بەنیازە ینی تا سەری ساڵ ئەوها بڕوا لەگەڵم ڕێکەوتنە دوای ئەوە داوای بودجە بکە بڵێەوە کە نەوتەکەمە بن و 120 ملیاریژە بن من و کاتە بودجەی کاملم ئەوێ نەگەرەوەی موچە بۆ فەرمانبەرەکانم نەک لە ساڵی داهاتوو کاکەڕانکۆ ئەوڕۆ ئێستا کەم تو قسەی تێدا دەکەین حکوومەتی هەرێم حەقی قانونی خۆیتی حەقی یاسایی خۆیتی کە داوای هەموو بودجەی خۆی بک لە عێراق نەتەنها موچە ئەوڕۆ ها چاوت لێبی بەڕاستی پێت بڵێ چونکە بەغدا دەبێ بودجەی هەرێمی کوردستان هەر هەمووی بنێری بە گوێرەی ئەو ئیتفاقە چونکە تو نەوتت تویست کاکەمە هەموو نەوتەکەماندایی تەنها 50,000 با بڵین بەکارهێنانی ناوە خۆ بە جێمایە داهاتە تویست نیوەی داهاتمان دایی کە 120 ملیارە ئیتر بە گوێرەی قانون حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا حەقی هەیە داوای هەموو بودجەی خۆی بکات واتە موچە و هەر حەف فەسڵەکەی تر لە بودجەی تەشغیلی ئەنجا بودجەی ئیستیسماری ئەنجا بودجەی پەرەپێدانی پارێزگاکان ئەنجا پترۆدۆلار ئەی بۆ داوای حەقی هەیە هەموویان داوا بکات بە قانون بۆ داوای ناکە وەڵاهی بە تەسەوەری من ئەمن نازانم دەبی داوای کردبی ئەمن بە تەسەوەری من دەبی داوای کردبیت و دەبێت داوای بکەوە پێداگریشی لەسەر بکات ها و بە قانون چاوت لێبی ینی لۆیە ئەوە مەموزوعەک نییە حکوومەتی هەرێمی کوردستان لە حەقی خۆی خۆش ببی تا ساڵێکی تر نەخێر هەر لە ڕۆژی ئیتیفاقیەکە ئەو حەقەیان هەیە کە داوای ئەوە بکەن یان لەو ڕۆژەی کە نەوت ڕۆیشت جەناب دەزانی دوونێ نەفت ڕۆیشت یان لە دوونێەوە حەقیان هەیە کە داوای ئەو حقوقی خۆیان بکەن و قانون لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دکتۆر ئەی ئەو قسەی تەیفسامیی لاوکاڵە هەرێم هیچ پاری لای ئێمە نەماوە ینی ئەم بودجە و موچە و ئەوە ئەزانین ینی دوایەوە ڕێکەوتنی بەسەرداهات و دانیشتنی دوور و درێژی بەسەرداهات بەڵام ینی ئەوە تەواوی تر گیرسایەوە کۆتایی پێهات وەڵی کاکەڕانکۆ ئەمن ئەوەم جوابدایەوە علمیەن ئەزانی لە هیچ دنیایەک نییە تەماشەی ئێمە بەغدا هەندێشتی کردیە کە علمی محاسبە علمە زەناب دەزانی محاسبە علم ژمێریاری و مەبادئی تێدایە و معایری هەیە ینی معایری دەولی هەیە لە علمی محاسبە هیچ معیارێک هیچ مەبدەئەک ئەوە قبول ناکە کە ئەتووسێ بودجە دەیەک ببەیەوە زانی ئەوە یەک ئەو خاڵە زۆر مهمە شتیوانیە لە هەموو دنیا هەر بودجەیەک هی ساڵی خۆیەتی ئەوان هی سێ ساڵیان دروست کردیە غەرەزێکی معەنیان هەبوو لەوەی هیچ ساڵێک کێشیان لۆ دروست نەبی و بتوانن موچەی ئەو ساڵە زامن بکەن لۆ خۆیان ینی عەفوەن بودجەی ئەو ساڵە زامن بکەن لۆ خۆیان سەرفی بکەن تەنها ئەوەیە ینی بودجە ئەگە لۆ 3 ساڵ دروستکەی ئەگە لۆ 5 ساڵ دروستکەی ئەگە لۆ 10 ساڵیش دروستکەی هەر ساڵێک بودجەکەی مستەقلە لە ساڵەکانی دوای خۆی هیچ ساڵێک ڕەبتی نییە بودجە لەگەر ساڵی پاشی خۆی ئەوە بودجەیە
ئەوە پێی دەگوترێ بودجێت ئەوە میزانەی عمومی نییە باڵانسشیت نییە کە ڕسیید لە ساڵک بڕوالۆ ساڵک لە محاسبەی حکومی لە هەموو دنیا بەو شکلەیە لۆیە ئەو قسەی کە کاتی خۆی وەزارەتی دارایی کردیوە من جوابم دانەوە کە هەڵەیە و هیچ مەجالێکی قانونی تێدا نییە ئەو قسەیە ڕاست نییە ئێمە بودجەی ساڵی 25 خۆمان هیچ کێشەیەش تێدا نییە و پارەمان هەیە و تەخسیسمان هەیە و دەبێت لەسەر تەخسیساتی ئێمە ئەو پارانە بدرێت ئەوە زۆر مهمە کە دەبێت ئیشی لەسەر بکەین ئەگەر هەر یەک قسەی کرد ئێمە دەبێت بە علمیانە جوابیان بدەینەوە ئەزانی و لەسەر ئوسوسی علمی قسە بکەین ئەوە لۆی ئەو قسەیە ڕاست نییە و ئەبەدەن ئەو قسەیە ڕاست نییە زۆر بەڕێز دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق سپاس دەکەم سپاس بۆ شیکردنەوەکانن بە هیوایەوەی کە نی گوێ لەم پێشنیارەشت بگیرێت کە دەڵێ دوو موچەمان لە نەودەمی شێردایە بۆی دەری بێنینەوە لە منطقەی پرتەخاڵی هەیە ئەنێویش نەجاتی بێ و هەوڵاتیان بتوانن وەری بگرنەوە سپاسە دەکەم دکتۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس